بەفەرمی ئەڵقەی نوێمی زنجیرەی سترێنجەر ثینگز بڵاو نەکرایەوە و درۆ بوو و شتیوە بوونی نییە. ئەجا بەخێر بێن و بەیانیتان باش. وڵای لەو ساکەوە ئەو دەچرکەی یەکەمی ڤیدۆکە 200 جار دووبارەم کردەوە لەبەری پێکەنین مەهاو بە خۆمان هەربەجدی زۆر پێکەنین مەهاو بەس باش بوو ئەو تێکیان ڕۆی بەبێ پێکەنین. کاکە گیان واز لەو بابەتە بێنن تەواو واز لە سترێنجەر ثینگز بێنن کۆتایی هاتووە بەو شێوەیە کە کۆتایی هاو قبوڵی بکەن چاوەڕێ بن سپینۆفێک زنجیرەیەک دروستەکەن کە بڕۆن لە ڤیدۆکەی یوتیوب زۆر بە جوانی باسم کردووە و ڕیڵێکیشمە بێ لەسەری بەوردی هەموویتان پێڵێم چییە و چۆنە بەڵام پەلەمەکەنم هەفتەیە بە هیچ نەوەی باسی سترێنجەر ثینگز ناکەم تەواو باوازی لێ بێنین دەستخۆشی لەو فانە زیرەکانە ئەەکەم کە ئەم شتیان دروست کرد کە بەجددی بەقەدەر کۆتایی زنجیرەکە و دەقاتی کۆتایی زنجیرەکە چێژی هەبوو کۆمەڵی بەڵگەی جوانیان هێنا کۆمەڵی فکری جوانیان هێنا شیان کردوتیان بەڵێ لە بەرەمە ئیپسۆدەیکەمەوە بەڵام دیارەشتیوا بوونی نییە. ئەنجایتر بە واز لە سترێنجەر ثینگز بێنین بڕۆینەوە ژیانی یاسایی تر پۆست لەسەر شتی کە بکەم منیش هیوادارم بەدڵتان بوو بێ ویتر کۆتایی بە باسکردنی سترێنجەر ثینگز هێنین ڤیدۆی لەسەرەکەم بەڵام جارێ بەڵام ماوەیە تێپەڕێ لەبەر هەموو ئەکاونتەکەم بۆ بەو زنجیرە ئێوە خۆشەویستن فۆلۆ لە بیر مەکەن چاڕێ بن ڤیدۆمان زۆرە بێ هەر لەوانەیە ئەم ڕۆ ئێوارەش ڤیدۆیی کە دانم خواتان لەگەڵ.